سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەم دارە کە بە منیشین و دارە سێوە بکوژەکە ناو دەبرێت بەڕای زۆربەی خەڵکی ترسەناکترین و ژەهراویترین داری سەر ڕووی زەویە. ئەم دارە ناوی چۆتە ناو کتێبی گینسەوە و لە فلۆریدا و مەکسیک و کۆستاریکا و هەموو باشەکانی ئەمریکای باکوور دەژێت. ئەم دارە پڕە لە ڕق و کینە، چونکە دەست لە هەر شوێنێکی بدەیت ئەوە بە شێوەیەک لە شێوەکان لە ناوت دەبا کە شێوەی لە ناو برنەکانی یەک لە یەک ئازار بەخشترن. شێوەی گەڵاو ئەو میوەی کە دەرچووە لە دارەکەوە لە دار سێو دەچێت، بەڵام ئەگەر بتەوێت تاقی بکەیتەوە ئەوە بە هەمان شێوە تامی سێو دەدات، بەڵام دوای خواردنی ئازارێکی زۆر دێتە ناو لەشتەوە. هەز دەکەیت ئاگرێک لە ناو جەستەتدایە، پاشان ئەندامەکانی لەشت تووشی خوێنبەربوون دەبن، بەڵام ئەمەیان شتە سادە و ئاساییەکە بوو، چونکە میوەکە کەمترین ژەهری تێدایە. لە بەرامبەر ئەم شتانی ئێستا باسی دەکەین، ئەمش لە سپیەی کە لە دارەکە دێتە دەرەوە ئەگەر تەنها بەست بەرپێستت بکەوێت ئەوە دەیکات بە پارچە کاغەز، وەک ئەوە وایە ئاگراوێک بکرێت بەسەر پێستتدا، بەڵام ئەگەر بەرچاوت بکەوێت ئەوە ڕاستەوخۆ تووشی کوێربوون دەبیت و چاوەکانت لە دەست دەدەیت. و ئەگەر هاتوو بۆنی ئەم دارەت کردیا خود چووە ناو خوێنتەوە ئەوە بە دڵنیاییەوە دەتکوژێت. مرۆڤەکان لە سەردەمی کۆندا ئەم مادە سپیان دەکرد بە سەری تیرکەوانەکانەوە تاوەکو دڵنیابن لە کوژرانی کەسەکە یاخود ئەو ئاژەڵا. و دۆزەرەوەی بەناوبانگی ئیسپانی خوان پۆنتی دۆلیۆن بەم شێوەیە کوژرا کاتێک لە کۆتا گەشتی گەڕانی بوو لە فلۆریدا، کەوتە شەڕەوە لەگەڵ خەڵکی ڕەسەنی ئەو شوێنە و یەکێک لەو کەسانی کە دانیشتوانی ئەوێ بوو تیرێکی هاویش کە ئەم مادەی پێوە بوو و تیرەکەش توانی ئامانزی خۆی بپێکێت، کەسەکە توانی ڕابکات، بەڵام چەند کاتژمێرێک دوای ئەوە گیانی لە دەستدا بەهۆی ئەو مادەیەوە و مەرز نییە دەستی لێ بدەیت تاوەکو بتکوژێ. ئەگەر هاتوو باران ببارێت و تۆش لە نزیک ئەم دارەوە بیت ئەوە ئاوی باران و مادەکە تێکەڵ دەبن و دێنە خوارەوە. بۆیە ئەگەر تۆ بە دوای شوێنێک بگەڕی بۆ ئەوەی خۆت لا بدەی لە باران و بسیتە ژێر ئەم دارەوە ئەوە تووشی سوتانە و ئازارێکی زۆر دەبی. و ئەگەر بتەوێت ئەم دارە بسووتێنیت یاخود بۆ ئاگرکردنەوە بەکاری بهێنیت ئەوە هەر کەسێک نزیک بێ لە ئاگرەکە چاوی کوێر دەبێ. ئەم دارە ئەمەنە ژەهراویە تەنانەت ئەگەر بۆ ماوەیەک ڕابوەستی لە تەنیشتیەوە ئەوە بە هەڵمژینی بۆنەکەی دەتکوژێت. بە دڵنیاییەوە دارساندن کارێکی باش و بەسوودا، بەڵام هەرگیز نەکەی ئەم دارە بچێنیت، چونکە ئەگەر لە هەموو دنیا بچێنرێت ئەوە هەموو مرۆڤایەتی لە ناو دەچێت. ئێوەش ڕاتان چیە لەسەر ئەم بابەتە؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا ڕای خۆتانمان لەسەر ئەم دارە بۆ بنووسن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی دەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.